ئەچینە لای تەوەریکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە باس لە چۆنێتی جاکردنەوەی ناسینەوەی هەنگوینەکەین کە هەنگوینیەکەکە لەو خواردنانەی ئەتوانین بڵێن کە سوود و بەهایکی خۆراکی تایبەتی خۆی هەیە و بێگومان چەند جۆرێکی جیاوازیشی هەیە و هەمیشە ئێمە وەکو هاوڵاتیان ئەگەڕین کە باشترین هەنگوینمان دەستکەوێت ئەو هەنگوینە چونکە سوودی هەیە بۆ جەستەی ئێمە و ئەتوانین لە ڕێگەی هەنگوینەوە چەندین لەو گرفتانەی تەندروستی کە هەمانە پەنا نەبین بۆ دەرمانی کیمیایی لە ڕێگەی هەنگوینەوە چارەسەرمان پێ بکە و ڕۆژانەش بەشێک بێ لە خواردنمان کە بتوانین ئێمە سوودی لێ ببینین. جا بۆ جیاکردنەوەی هەنگوینەکان و جۆرەکانی ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا برایم مەجیدمان کردووە و ماستە لە کوالیتی هەنگوین کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوان مامۆستاجیان زۆر بەخێر بێ و بەیانی باشانی ئێوە باش و سپاسانەکەم. سپاس بۆ ئامادەبوونێ. مامۆستام پێم خۆشە ئێستا کاشی بینین لە سەر مێزەکەمان چەندین جۆری هەنگوینمان هەیە. بۆ هەنگوین چەند جۆرێکی هەیە بۆ هەر یەک جۆری نییە. منەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم. بەڵێ دەستان خۆش بێت. سەرتا من ئەمێ بڵێم بەرهەمی هەنگێکێکە لەو مێروانەی کە پێش ئینسانیش کە لەسەر زەویە هەیە کارگەیەکە کارگەیەکی زۆر سەرسڕهێنەرە. ئێمە کە کاتێ باسی هەنگەکەی یەکسەر هەنگوینمان بیرەکەوێتەوە بەڵام لەگەڵ یا چەنەها بەرهەمی تر هەیە لە هەنگوین باشترە یعنی لە هەنگوین باشترە خۆراکی شاهانەیە هەڵاڵەیە ژەهری هەنگە بەرەمێوە پرۆپۆلسە مێوە وە پورەیە وە مەلیکەیە خۆی ئەمانە هەمووی بەرهەمی هەنگن. بێزگەلەوەی کە هەنگ لە سا هەشتا بۆ 95 گوڵی سەر زەوی لەلایەن هەنگەکان و ئەپیتێنرێن. با ئەوەش بزانین نزیکی 20,000 جۆر هەنگ لەسەر ڕووی زەوی هەیە. بەڵام ئەوەی کە بەخێو ئەکرێت ئەوەی کە ئەتوانری شوێنی مەسکەری بۆ بکەیت تەنها ئەم جۆرەیە ئەپیزمیلیفێرایە کە ئەویش چەندها جۆری هەیە چەندها جۆری هەیە. بەڵام هەنگمان هەیە ئەنفرادی وەکو چەندەواڵەژی هەنگمان هەیە بۆ خۆی هینێک ئەکات کوورەیەکی بچووکەکات و شتانە لە زستانە نامێنێ یا تەنها مەلیکەکەیە مێنێ. جا لەبەرەوە هەنگ گرنگێکی زۆر زۆر هەیە. بەڵام کە ئێمە باسی هەنگەکەین یەکسەر هەنگوینمان بیرەکەوێتەوە. هەنگوین بڵێ شیلەیەکە لە گوڵەکان هەنگ دەری ئەدات بۆ ئەوەی مێروەکانی پێوە بنیشەوە بۆ ئەوی تەلقیح بن. بۆچی خۆ مێروەکانی تریش لە گوڵ ئەنیشن بۆچی هەنگ گرنگترە لە هەر هەمویان؟ هەنگ یەک عادەتی هەیە سیفەتێکی هەیە. یەکەم گوڵ کە چوە سەر هەر گوڵێک کە ڕۆی بۆ بارەکە چوە سەر هەڵ گوڵێک بۆ نمونە ئەمە دارسێوەکە ئەمە دارقەیسیەکە هەردووچیان گوڵیان کردووە. ئەگەر یەکەم جار چوە سەر دارسێوەکە دەتەنیشتوە دارقەیسی هەیە بۆ تاوکردنی بارەکەی ئەگەڕێ بە شوێن دارسێوێکی ترە لەسەر گوڵی سێو بنیشەوە ناچێت سەر گوڵێکی تر. ئەمە یەکێکە لەو سیفاتانەی کە لە مێروەکانی تر جیاکاتەوە بۆیە یەکێکە لە پیتێنەرە باشەکانی سەرزەوی. هەر ئەوەشەکە ئەنیشتین نەڵێ ئەگەر هاتوو لە ماوەی 4 ساڵە هەنگ لەسەر ڕووی زەوی نمێنێ زەوی ئەبێ بە بیابان ڕوەک نامێنێ حیوانات نامێنێ و ئینسانیش نامێنێت. جا لەبەرەوە ئێمە ئەم جارش بە هەنگوین دەست پێەکەین قسە سەر هەنگوینەکە. بەڵام هیوادارم جارەکانی تر لەسەر هەڵاڵە لەسەر خۆراکی شاهانە لەسەر بەرەمێ و لەسەر ژەهری هەنگ لەسەر ئەمانە قسە بکەین و سوودەکانیش بگەینوانە. بابینە سەر هەنگوین لەسەر پرسیارەکەی جەنابەت. هەنگوین یەکێکە لە خۆراکە باشەکانی سەرزەوی ئەگەر هاتوو موقعەکەی پاک بێت. لەبەرەوەی ئێستا ژینگە پیس بووە ئەبێ دووری بخێنەوە لە ژینگە پیسەکان و لە ژینگە پاکەکانە دای بنین. هەروەکو ئێستا چەند وڵاتێک ئەیانەوێ هەنگوینی عزووی بەرهەم بهێنن. هەنگوینی عزووی یاخود هەنگوینی پاک چییە؟ ئەو هەنگوینەیە کە شوێنەکەی پاکە کە باسەکەین ئەڵێن وڵا هەنگوینی شاخ لەگەڵ هی دەشتا یا لەگەڵ ئەوەی شەکری ئیرێتێ جیاوازی چییە؟ کەوتمان هەنگوینی شاخ هەنگوینی ئەو ڕووەکە سروشتی و پزیشکیانەیە کە ئێمە نان خۆین. بەڵام هەنگوینی دەشت نزیکە لە ئاوەدانی و نزیکە لەو شوێنانەی کە جادەی سار و نزیکە لەو بەرهەمانەی کە ئێمە ئایان خۆین. لەبەر ئەوە جیاوازێکی زۆر زۆریان هەیە. ئێستا بۆ نمونە هەنگوینی شاخ کیلۆی بە 50 بۆ 6,000 دینارە. بەڵام هەنگوینی دەشت بۆ 25 بۆ 30,000 دینارە. و هەنگوینیشی کە شەکری ئەدرێتێ لە 10,000 و ئەوانایە. باشە مامۆستا چۆن جیاکرێتەوە کەم هەنگوینە هەنگوینی شاخە ئەمەیان هەنگوینی دەشتە؟ بەڵێ جیاکردنەوەیەکە لە گرفتەکانی خەڵکی ئێستا نەک لە وڵاتی ئێمە لە هەموو دنیاە.
هەنگوین لەبەرەوەی چەند پێکاتەیە کە بریتێ لە ئەنزیمەکان بریتێ لە شەکرەکان بریتێ لە مەعادنەکان و ئەمانە هەیەتیایە ناتوانین ئێمە بە چاو یا بە هیندشت ئیلا مختبەر نەبێت و چیش ئەو موقعکە هەنگەکەی تیا بەخێوە بکرێت ئەبێ لە لای ئێمە لەبەرەوەی مختبەر نییە ئێمە موقع زۆر گرنگە کە ئەو هەنگەی تیا بەخێوە کرێت کە بزانین لە چ موقعێکە لە چ شوێنێکەوە ئەم هەنگوینە هەیە ئەجینا خەڵک ئەمە ئەگەر هات و نازانم دەزوولەیەکردنە بچڕا یان قەڵم خۆپیمان تێکرد ئەگەر بڵاو بووەوە ئەوە خراپەوە ئەگەر بڵاو نەبووە باشە یا ئەی سووتێنین ئەگەر سووتان نازانم ئەوە باشە ئەمە هەمووی دەلالە لە شەیەکە ئێستا هەنگوینی منتیقە شێدارەکانی ئەوروپاوانە شێدارە شلە یەتە خوارۆمانە بەڵام هەنگوینی ئێمە زوو ئەپچڕێ و زوو شتە بەلوورەکات ئێستا سەقافەی تا ئێستا خۆراکی هەنگوین لە لای ئێمە نییە تا ئێستا خەڵکی ئێمە نازانم ئەمە ئەم فکری لەکوێوە هێناوە ئەگەر هەنگوینە بەست یاخۆ تەبەلووری کرد ئەمە هەنگوینێکی خراپە بۆ شێوازنیە خۆی بڵێ بۆ شێوازنیە نەخێر هەر زۆر بەعکسەوەیە ئەو هەنگوینەی کە سەدەها ساڵەمێنێتەوە ئەبێت تەبەلوورکە ئەبێ ببەسێت ئەگەر تەبەلوور نەکات سیفاتە فیزیاوی کیمیاکانی تێگەچێت بەشلی بمێنێتەوە بەڵام مامۆسایمە هەر بەوە ڕاهاتوین ینی ئێمە و زۆربەی بینەرەنج ناونێن پرسیارەیە بێ کاڵین هەنگوینێکی باش ئەڵە بێ خەرە سەلاجەوە گەر نەی بەست ئەوە هەنگوینێکی زۆر ئەوە هەر زۆر هەڵەیە ینی بۆی ئێمە لە پرسیاری خەڵکی زۆر ڕاستە بۆی تۆ بەرچاوڕوونیمانە بێت کە بەڕاستی سا چیتە بازار ئێمە گوزەرێکمانەیە هەمووی هەنگوی نەفرۆش چەند تەنەکەیەکی زۆری دانەوە من چۆن بزانم کەمایان باشە باشە لەبەرەوەی مختبەر نییە لەبەرەوەی ئەو لێبڵانی کە لەسەر هینەکەیە لەسەر شوشەکەی شانە فەحسی نەکردوە کە بزانێ ئەمە چییە و چ جۆرە هەنگوینەکە لەبەرەوە تۆ بە چاو ناتوانانی بگێ منیش من خۆم چەنەها تامی هەنگوینەکەم چەند ساڵە ئەوە کارمەوەوانە هەندێک جار لە 6 نایپێکم یانی تا ئەوە ئەتوانم جای بکەمەوە هەنگوینە باشەکان لە خراپەکان تەنها وت کە پێم وتی تەنها مختبەرە لەبەرەوەی بداخەوە تا ئەسە مختبەرێکمان نییە بەڵام ئینشەڵا لە هەوڵی ئەوان کە مختبەریشمان هەبێەوە ئێستا قسمێکی تازەمان کردوتەوە لە شارباژێر بە ناوی زانستی هەنگ تاکە قسمە لە بڵێن لە ڕووی عێراقا و منیشان هەڵبژاردووە بۆ سەرۆکی ئەو بەشە بتوانین لە ئایندا ئێمە بتوانین مختبەر بێنین و کادری باش پێ بگەێنین و لە ڕێگەی بە شێوەی علمی هەنگ بەخێو بکرێت باشە مامۆستا بەڕای تو یعنی کاڵی بەس مختبەر ئەتوانێت یاخود تاقیگەکان ئەتوانێت کە ئەم هەنگوینە جیاکاتەوە کەمە هەنگوینێکی کوالیتی باش یاخود ناخۆماکرێت بۆ نمونە هاوڵاتی کاچێت بۆ دوکانێک کە بیۆی هەنگوین بکڕێ ئەم هەنگوینە بەرێ لە تاقیگەیەک بیپشکنێ بزانێ ئەم هەنگوینە ئەسڵە یاخودنا اینجا بێنێتەوە بکرا هەر بۆ شێوازە بێ نەخێر نەخێر ناتوانێت بەڵام لە وڵاتانە ئەتوانرێ هەر هەنگ ئێستا بۆ نمونە من چوومە لوبنان چی ئەکات حکومت مختبەرێکی بۆ داناوە و معمەلێکی بچوکی کردنە قوتوشی بۆ داناوە هەر هەنگەوانێک ئێوێت کە بچێ بێ بەرهەمەکەی بفرۆشێ یەت هەنگوینەکەی بۆ فاس ئەکات هەموو هەنگوینەکە بۆ نمونە 500 کیلۆی هەر لە 500 کیلۆکە لە چەند دەفرێکا بردوێتی ئەوێ یەت چی ئەکات نمونەی لێوەرەگرێت نمونەی لێوەرەگرێت و فحسی ئەکات کە فحسی کرد بۆشی ئەکاتە قوتووەوە پێی باش بوو قوتوی خۆی بێت ئەگە قوتوی خۆی بێ هینی خۆی هەبێ بۆ یکاتە قوتوی خۆیەوە بەڵام تەنها ئەم معمەلە یاخود ئەم مختبەرە چیەکە یەک لێبڵێکی لەسەرەکەەوە بۆ سەر شوشەکە لێ ئەیە کۆدەکە ئەم کۆدەکە تۆ بە مۆبایلی زیرەک سەیریەکەیت پێتەڵێ ئەم هەنگوینە هی کوێە و پێکاتەکانی چییە و لەکوێ موقعەکەی ئەبێ ئێمەش لە ئایندا بتوانین ئەمە بکەین لەبەر ئەوەی ناتوانرێ ئێستا گەورەترین گرفتی هەنگەوان و خەڵکی ژەوەیە کە ناتوانێت هەنگوینی باش و خراپ لە یەک جیا بکات دی بە هیوانێت تا ئەو کارگێمان بووە ئەو مختبەرەمان بووە بتوانین هاوڵاتیانمان زیاتر شارەزاوی جابە لەگە بینەرەکانمان من و لانەش مامۆساگەر ئەری پێش یاسی بۆی بزانین ئەم جۆرانی کە ناوتەتە ناو ستۆدیۆوە بزانین جۆرەکانمان پێ بڵێ ئەمە هەموویە کامەیە کامانی شاخە لای هەمویان گرنگتر سەرکەوا بزانین گرانترین هەنگوین کامێت چونکە ڕەنگە زۆر کات ئێمە هاوڵاتی بە نرخەکەی هەنگوین جیابکەوە بڵین هەنگوینێک کیلۆی 100,000مان پێوە هەنگوینێکی زۆر ئەسڵمان کڕێەوە بۆ شێوازێ پێشمان بڵێ کام هەنگوینە لەمانەی ئێرە لامۆی گرانترە نەخێر بەو شێوازە نییە لەوانەیە کابرا پێخۆشە پارە زۆر پاکەوانە هەنگوینێکی خراپ بۆ بێنەوە شانە بەڵام چی بکەوانە ئێستا لەسەر ئەو نمونەی تۆ پێشەوەی باسی هەنگوینەکان کەین ئێستا هەندێک کەس فێربوون شەکراوێک گێت لە تورکیا و لە وڵاتانەوە بۆ حەلەویات ئەم شەکراوە
تەنەکەیەکی بە 25 بۆ 30,000 دینارە کە کیلویەک 1000 دینار 1100 دینار ئەوانە ئەکەوێت ئەچن ئەیکەنە تەشتێکەوە لەگەڵیش ئەو شانانەی کە بە شەکر بەخێو کراوە تێیەکەنەوەوانە کە توی هاوڵاتی ئەچیت تامی ئەەکەیت و بۆنی ئەەکەڵم بە بۆنە هەنگوینە ناسمەگە بۆنی خۆش بێتەوە بەڵام ئەمە چی تێکراوە شەریکەی SBI هەیە نەکەکان دروستەکان بۆ حەلەویات و بۆ هەموو شوێنەکان لەوانە نەکەی عسەری هەیە نەکەی هەنگوینی هەیە ئەچێ تێی ئەەکەوانە بۆ نمونە زۆر دوو نەڕێن ئەم هەنگوینە ئەمە هەنگوین نییە ئەمە لە هینەوە هاتووە لە تورکیاوە هاتووە شکراوە بەڵام خەڵک لە لای ئێمە بەڵام یەک شیشەیە ئەم کۆمپانیا ئەوەی باشە لەسەر نووسیوە ئەشەراب بنەکەت العسل یعنی شکراوە تامی هەنگوین بەڵام لای خەڵک ئێمە ئەیبات ئێستا بۆنی کە لەوانەیە بۆنی لە هەر هەموو ئەم هەنگوینانە خۆشتر بێ و تامیشی بەلای تۆ خۆشتر بێت بە دڵمانەیەگەرەوە ئەوە ئەو باش ئێستا ئەم هەنگوینە کەوتمان ئەمە هەنگوینێکی زۆر باش ئەمە هەنگوینی شارباژێڕە 1-2 ساڵ پێش ئێستا بەستوێتی تەبەلوری کردووە ئەمە هەنگوینێکی زۆر باشە ئەمە هەنگوینێکی زۆر باشە لە زۆربەی هەنگوینەکان باشترە ئەمە پرسیاری ئەوە لە تۆ بکەم بۆ نمونە باشترین شوێن کە هەنگوینی تیا هەڵگری کوێ ئەبێ بیخەیتە سەلاجەوە یاخود لەکوێ هەڵگیرە نەخێر ئەبێ لە شوێنی حاجەتا بێ لە شوێنی تاریکا بێ لە بە تیشکی خۆرانە بێ لەوێ هەڵگیری سەلاجە نییە بەڵام ساردی چۆن بێ مام ناوە زۆر هینی ژوور ئاهاتیادیە هەر وەکو بەڵێ هەر وەکو ماڵەکەمانە بەڵام یەکشت هەیە هەنگوین بەمێەوە پێش ئەگەر پێ بەمێەوە بیکڕیت بەم شێوەیە باشتر وایە تۆ چی بکەیت بیخەیتە فرێزەرەوە بۆ ماوەی 24 سعات لەبەر چی لەبەرەوەی هین هەیە مڕە هەیە پپولێ مڕێ پێڵن گەرای لەسەر داناوە گەراکە تۆ نایبینی کە جەوێکی خۆشی بۆ هینە بێت جەوی ژوروانە ئەم گەرای ئەتروچە و مێ و هەڵاڵە ئەخوات لە مێ و هەڵاڵە دروستە بێت کە مێ و هەڵاڵی خوارد وردە دەگەشەیە کا بێ بە کرمێک کە کرمیشی خراپکردمەکە لا ناشرینە و پیسە و پاشوشەرۆی هەیە ئەمانە هەچەند پاکە چونکە بەس بە مێ و هین پەروەردە بووە باشە کەواتە گرنگە هەر کەسێک هەر بیکڕێن بەمێوەکڕی بۆ ماوەی 24 کاتژمێر بیکاتە ناو فرێزەر نایبینی ئێستا لەوانەیە ئەو تۆزە ئەو هینە ئەو گەرایە بێت ئەگەر جێوێکی بۆ هەڵبکەوە ئەوشتانە هەڵبێت و بێبەهین مامۆستا وا باشترە هەنگوین ئەوە بە شانەکەەوە بکڕێە خودنا کامیان باشترە یەکشت پێ بڵم باشترین هەنگوین بە شیلەکەوەیە ئەگەر تۆ موقعەکەی بزانانی شیلەکە چونکە مێوەکە ئیسفادەی خۆراکی نییە مێو لە 66 پلا ئەتوێتەوە ئیسفادەی خۆراکی نییە مێو هەنگ دروستی ئەکەوەکو هەڵگرێک وەکو مادەیەکی جەلاتینی بۆ هەڵگرتنی هەنگوین و هەڵاڵە و بەچکە بۆ ئەوەی دروستەکات مامۆستا من ئەمە قسەی لەسەر ئەمە هەر ڕەنگی جیاوازە ئەمە شێوەی جیاوازە ئەمە هی هەنگی بچووکە هەنگی شەمەترنکەی ناساوە لای خۆمان هەر پارچەیەکی کە تۆ ئەبینی ئەمە بۆ خۆی کوورەیەەکە لەبەرەوەی ناڕەحەتە کۆکردنەوە ئەمە زیاتر ئەم لە دەردراوەکانی دار و ڕووەکەکان کۆیەکاتەوە ئەمە زیاتر لە شاخە بەرزەکانە هەیە ئەمە لەبەرەوەی کە ناڕەحەتە کۆکردنەوەی و لەوانەیە کەسێک بچێت بە دە ڕۆژ جا بتوانێت کیلویەکی هەمووی پارچە هەمووی پارچە هەریەکە کوورەیەەکە هەرێکە بۆ خۆی مەلیکە و هینەکە ئەمە گرانترینە ئەمە گرانترینە ئەمە ئێستا کیلوی بە دوو وەرەقەیە تەنها لەبەرەوەی کە ناڕەحەتەوە شەمانی هەنگی بچووکەوە هەنگکەش بەخێو ناکرێت تامی جیاوازتران جیاوازترە ئەگەر تازە بێت تۆزە شلە ئەتوانێت هینکەی بەڵام کە تۆزە وردە دانەی بۆ ماوەیەک ڕقڕقە بێت ئەبێ وەکو نقڵ لە دەمتا هینی بکەیت باشە مامۆستا خواردنی ئەو هەنگەی کەی خوارد بۆ نمونە ئەو خواردنە تا چۆن کاریگەری هەیە لەسەر بەرهەمی هەنگوینەکەی بەڵێ خۆی بەپێ ئەو ڕووەکانە بەپێ ئەوانە بە کورتی هەچی دەرمان هەیە لەسەر ڕووی زەویە لە ڕووەکەکان و دار و درەختەکان وەرەگیرێ زۆربەی لەوان وەرەگیرێ و هەنگی شیلەی ئەم گوڵ و دار و درەختانە کۆکاتەوە کەواتە یەکێکە لە خواردنە باشەکان تۆ ببینە شروعی کۆکە حتا هەموو شروعەکانی سەر ڕووی زەوی زۆربان هینە هەنگوینە تێکەڵە لەگەڵ هەنگوینە تێکەڵەکرێوانە لەبەرەوە هەنگ موقعەکەی و ئەو جۆری ئەو گوڵەکەیەکە تۆ ئەتوانی بڵێ دەرمانەکە کە لەو شێوە هەیە ئەمەش هەر لەو هینە هەر ئەوەیە بڵێ
دوای ئەوە چیمان هەیە ئێستا بۆ نمونە ئەم هەنگوینە باسی هینمان کرد باسی ئەم هەنگوینە شەکری دراوەتێ ئەوە 4 ساڵە دام ناوەکو خۆی ماوەتەوە وازانم ئەوە ئەگات نزیکی 4 ساڵ دام ناوەکو خۆی ماوەتەوە شەکری دراوەتێ بڵێ بەچی بەڵام لەو موقع لەو کەسێک کە وەرم گرتو شتانەکە خۆی زانیاری زانیاری هەنگوینەکە کە شەکری دراوەتێ ئەو بە مناڵێ من بەو شێوەیە لێ مەرگتووە کە ئەمە شەکری دراوەتێ و جیاوازی ئەم هەنگوینە لە چاو ئەو هەنگوینە تۆ لە چیار زۆر جیاوازە لە چیا بۆ ئێمە کە باس هەنگوینەکە هەنگوین هیچیە هیچی لەو گوڵەکانە بۆچی هەنگوینی دەش و شاخ فەرقی هەیە لەبەرەوەی هی یا بۆی برادرام ببوورم بۆچی هەنگوینی شاخ و دەشت فەرقی هەیە کەوتمان دەشت با یەکشتمان لێت یەک نەچێ ئێستا بۆ نمونە دەشت هەیە ئەو ئێمە کە باسی دەشتەکەن ئەو دەشتانی کە نزیکە لە هینەوە لە جادەی قەرباڵخی سارەوە ئەو دەشتانی کە نزیکە لە شوێنی نیشتەجێبوون و ڕێدان و ئەگیناسە دەشتمان هەیە لە گەرمیان کە دوورە لەمانە هەنگوینێکی زۆر خۆش و باشی هەیە هەنگوینی دڵکەکانی هەیە کە هەنگوینەکە زۆر ئەنتیباتیکە بۆ جسمی ئینسانوانە کە باسی دەشتەکەین ئەوە نەڵێنکەوە هەنگوین ئەگەر لە گەرمیانە بێ بەڵام دوورە دەست بێمانە خراپە ئەتوانم بڵێم ئەوانەی کە لە جادە سەرەکیەکانی بڵێن بینی کەرکووک و سلێمانی یاخود سلێمانی و هەولێر و ئەمانە نزیکن لە جادەکان و بە 2 کیلۆمەتر و 3 کیلۆمەتر ئەوانە باش نییە ئێمە کە باسی سەرەکیەکەی تۆژەوەیە کە ئەو هەنگە بۆیشتی خراپ نەخوا تووشی ئەوە نەبێکە ئەنگوینەکەی خراپ بێت یعنی مەبەستەوەش گوڵی سروشتی بێت بەڵێ وایە دووریش بێ لەوانە چونکە بایەکشتان پێ بڵێم هەنگوین هەر ئەوە نییە کە شەکر بێوانە هەنگوین ئێستا لە عالەمە فەحسی چی بۆەکەن HMF بۆکرێ هایدرۆکسی مەسیل فۆرفراڵی پێ ئەوترێت ئەمە لە ئەنجامی گەرمکردنی هەنگوینە هەندێک معمەلکەیکاوەمانە ئەم هینە دروسە بێت خۆی لە هەنگوینە نییە بەڵام دروسە بێت لە ئەنجامی خراپ هەڵگرتنە یاخود لە ئەنجامی گەرمکردنە لەگەڵ ئەنزیمەکانە کارەکە و خراپە بێت یاخود بوونی هینەکان میتاڵە قورسەکان معادینی سەقیلە ئەویش بەهۆی چی و بەهۆی دووکەڵی سارۆ کە چێتە قراغی گوڵەکانی سەر جادەکان هەنگیش بە هەڵاڵەوە و بە شیلۆ ئیبات و ناو کوورەکەی ئەمە خراپە بۆ ئینسان و زەر لە ئینسان سروشتی خۆی لە سروشتی خۆی لایە بۆیە لەبەرەوە ئەڵین کە دوور بێ ئەم هەنگوینەی لەسەری نووسراوە هەنگوین و جاترە بڵێ بڵێ ئەمە نزیکە لەو شوێنانەی لە شاخەکان کە جاترەی زۆر لێیە هەزبەی زۆر لێە هەنگوینی شاخە ئێستا ئەوە سەرەکەی بۆ نەکراوە ئەمەیە ئەوە بە سوشێتی هەروە بێ ببەستێت ئەمە ئیتر لە مروی زەمانە هەموو هەنگوینەکان ئەبەسێ یعنی ئەمە سفاتێک سروشتی هەنگوینە بەڵام لە یەکێکەوە بۆ یەکێکی تر جیاوازە هەنگوین هەیە لەوانەیە لە ماوەی 1-2 ساڵە نەبەستێت هەنگوین هەیە زووترە بەسێ ئەویش دەلالە لە چیەکە سێ هۆکار هەیە پلەی گەرمی کە تیادانڕێ کە ئەگەر لە سانزە زووتر خواردتر بێ زووترە بەسێ و نسبەی شەکری گلوکۆزە بۆ فرکتۆز نسبەی شەکری فرکتۆز لە هەنگوینە 48 بەڵام لە گلوکۆز 32 هەچی ئەم 32 بەرەو 35 ئەوانە بڕوا و فرکتۆزەکە بێتەوە بەرەو خوار زووتر تەبەلورەکان باشە مامۆستا ئەم هەنگوینە چییە؟ ئەو هەنگوینان لەسەر سەرەکەی نووسیوە بیەک نووسی ئەو هەنگوینە هی بۆڵەی قەندیلە هەنگوینێکی باش هەنگوینی شاخە لە بۆش جیاوازە ئەوە هەنگوینەی تریان ئەو بچووکان ئەوانی شار باشێڕە باشە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەک ئەگەری هەیە بڵێ هەنگوینی ئەو ناوچەیە هەنگوینێکی زۆر باشتر لە چاوشێنێکی نەخێر بەس بە پێ گوڵەکانی گۆڕێ ئەو گوڵە سروشتیانەی کە لەوێ هەیە سروشتی پزیشکیانی شێوەیەکی ترە ئەوەی لەوەی تر شێوەیەکی ترە باشە مامۆستا زۆر کات کۆمەڵێک خەڵکەیە هاوڵاتی هەیە لە ناوچە شاخاوەکان ئێمە ئەگەر بەر لێ بچینە لای ئەو جۆریان بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی و ئەو شاخە بەرزانەی ئەوێ کە خەڵکانێکی بەس بووە بە پیشیان کاری هەنگاوانی ئەڵێ هەنگوینێنن بە کەوچکێک وە خوا بزانام سەرتا ڕۆژاماژە پێ کۆچکەکە لێە ئەم کۆچکە کانگوینەکە چۆڕێتەوە هەر بە شێوازی هەنگوینەکە ڕاتویەت ئەڵێ ئەمە ڕێگایەکە بۆی کە تۆ بزانی هەنگوینەکە نەخێر ئەوە ئەگەر هاتوو شەی زۆر بێ ئەم پچڕانە نابێ ئەگەر شێشی کەم بێ هینە بێت زووترە پچڕێ هەنگوینی ئێمە بە تاوەتی هەنگوینی منتیقیمە شەی زۆر زۆر کەمە خۆش وڵای ڕێگایەکمان پێ بڵێ بۆی بزایی نەخێر ئەوە هینیە تەنها لە ئێستاە لەبەرەوەی مختبەر نییە تەنها ئەبێ ئەتماد لەسەر مووقعی هەنگاوانەکە و ئەتماد لەسەر هەنگاوانەکە بێ شوێنەکەی بێ ئەگینا هیچی تر نییە ئەم جۆریان ئەمە داری ئەم جۆران هەنگوینی ئەویش هەنگوینی هەنگی بچووکە وەکو ئەمە
بەڵام ئەمە لە شاخەکانە ئەوە لە گەرمیانەکانایە ئەمە هی یەمەنە هاتوتە ئێران و لە ئێران و هاتوتە ئێران بەڵام ئەم هەنگای ئێستا لە وڵاتی خۆشمانە هەیە لەکوێ لە گەرمیانەکانە ساڵی 93 بۆ یەکەم جار لە هین تەسجیل کراوە لە خانەقین ساڵی 2003 لە هین لە بەسڕا داری تایە مامۆستا بڵێ ئەمە بەدارەوە دروستی ئەکات خۆی تەبیعیە ماڵی ناکرێت ئەچێت لەسەر دارەکە ئەنیشێت ئەم هینە دروستەکات ئەمە دروستەکات کە ئەمەی دروست کرد بەخوار ئەمەوە یەک شانی تەنکی پێوەیە ئەم شانە تەنکە هەنگوینی تێناکە بەس هەنگوین ئەکاتە ئەمە واشی دا ئەپۆشێ ئەمە بە باران تەسیری لێ ناکات لە کاتی زان چونکە ئەمە لە دەرەوەیە لە خوار ئەمە شانەیەکەوە ئێستا شانەی پێوەنی ئەو شانە تەنها بچکە و گەرای تێکات وانە بۆ زیادکردنە ئەو شانەی لێەکەنەوە ئەتوانڕێ بۆ ئەوی ئەم هەنگە نەفەوتێ ئەو شانەیە لێ بکەنەوە جارێکی تر بە دوودا بیبەسنەوە بەدارەکە بۆ ئەوەی ئەم هەنگوینە هەبێ ئەمە کاتی خۆی لە هین و هاتووە لە هندستان و هاتۆتە پاکستان و هاتۆتە جنوبی ئێران ئێستا لە جنوبی عراقی خۆشمان ئەم ساڵ لە کەلاریش و لە کەرکووکی نمونەی ئەو هەنگوینان بۆ هێناوە زۆر باشە دەستە خۆش بە مامۆستا هەر لەسەر هەنگوین ئەگەر بابەتێکی گرنگمان لەبیر کرد بە قسەی لەسەرکەین تۆ بتێوەکو دوا کۆمنتی خۆت لەم بەشە بێڵێ ئەمەوێ خەڵک تۆزە سەقافەی هەنگوینی هەبێت وا نەزانێت ئێستا بۆ نمونە برادرێک هەنگوینیان بۆ ناڕوو بۆ دەرەوەی وڵات لەوێ با بخوێنینەوە لەسەر هەنگوین بزانین چییە پێکاتەکانی چییە خەڵک بخوێنێتەوە هەر یەکسەر نەڵێ هەنگوین و بخواوانە یان یەکسەر نەڵێ هەڵاڵە و بخوایە یەکسەر نەڵێ بەرەمی و ئەمانە بخوا لەسەر هەنگوین بخوێنێتەوە چوو بخسمە ناو فرێزەرەوە بۆ بەیانە بە کەوچک لیا تەقو هۆرکاکەوە بەستوێتی بابە تۆ ئەنتیفرێز نەبردو ئەنتیفرێز نابەسێت ئەوە شەکرە ئەوە ئەنزیمە ئەوە معادنە هەموویە بەسێت پێی وایە ئەگەر خراهینەوە ئەمە ئەم هینە ئەم جۆرە تێڕوانینە ئەبێ لاچێت لە ناو خەڵکە لە زەهنیەتی خەڵکە کەواتە ئێستا تێگەشتی نێمە و بینەرانیش ئەو کۆمەڵە تێستەی کاکرێ بۆ ناسینەوەی هەنگوینی باش لا نوێنکی خراپ ئەوانش ڕێگایەک نین بۆی کە تۆ دڵنیابی لەوە نەخۆی کە تۆ ئێڵەوی وەکو بەڕێستان ئێستا من ئەگەر هات و خۆم نەزانم یاخود پێم نەڵێن ئێستا ئەمە هەنگوینی شاخە ئەمەی تەنیشتی ئەم ڕەشە ئەمە هەنگوینی دەشتە ئەو ڕەشەی دوا ئەو هەنگوینی شاخە ئەگەر من خۆم پێت نەڵم یاخود لە هەنگەوانەکە ئەمە وەرنەگرم ئەم معلوماتە یاخود خۆم هینینەکەم شتانە ئێساوە ئەوە چیلێ بە 56,000 چیلێ بە 20 بۆ 30,000 ئەو ڕەشە هەتوچە ئەوان شاخەوان دەشتە تۆ بە چاو هیچ نبین لەوانێ ئەمان جێ ناکەیتەوە بەتام جێ ناکەیتەوە بەتام هەندێ بڵێ ئەتوانیت چونکە ڕەنگە زۆر تۆ کەوچێک تۆ گەرەوە هەرگوینە لە بەردەسابێت لەوە بخۆی دیترەوە هەر ئەو هەنگوینەیە ئەگەر هات و شاخێکی لە تەنیشتەوە بێ لە شاخەکە خۆیت لەوە بخۆی فەرقی پێیەکەی کە ئەمە لە تام و بۆن و شتانەشە جیاوازی هەیە لە خوارد زۆر باشە دەستەکانە خۆش بە یەکشت ماوە لە کۆتاییڵێم باشترین خواردنی هەنگوین تێکەڵکردنێتی لەگەڵ ئاویش لە تێنە لەبەرەوەی چەند ئەنزیمێکەیە کە هەنگ ئەی ڕێژێ لە ناو هەنگوینە ناچالاکە لەو خەسیە بەڵام کە کاتی تێکەڵی ئەەکەی لەگەڵ ئاوا ئەو ئەنزیمانە چالاکە بنەوە وەکو ئەنزیمی ئەنڤەرتایز چیەکە شەکر دوانیەکانەکە بە تاک لەوانەیە لەبەرەوەی منتیقەی ئێمە گەرمە زوو هەنگوینەکە خەست بکاتەوە فرای ئەوە نەکەوێت هەموو هەنگوینەکە بک بە شەکری تاک بەڵام لەوانەیە هەندێک کەس دەڵێ وڵا ئەگەر هەندێک جار ئەگاتە 2 زۆر ئاسایە شەکری دوانی ئێمە کێشەی ئەم ڕۆی خۆراکی خواردنی هەنگوین شەکر نییە کێشە گرفتەکانی پیسبوونی ژینگێ و پیسبوونی هەنگوینە بە بەهۆی ژینگۆ بەهۆی ئەو مادە قورسانی کە بەهۆی سار و بەهۆی ئەمانەوە یا بەهۆی دەرمانڕشتنەوە ئەچەسەنی باشترین هەنگوین خواردن هەنگوینە بە تێکەڵکردنی لەگەڵ شتێنە بەیانیان زوو و پێش نووسن زۆر باش دەستەکان خۆش